پێشتر ڕێژەی مردن لە 100% بۆ لە ماوەی 30 ڕۆژدا بە بۆنەی ئەم حاڵەتەوە. من دکتۆرە سیڤا حسێن ساڵح محەممەد، پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەر سوچگەر و هەناوبینی لە تاوەری تەندروستی سمارت. هەوکردنی کوپری بۆری زراو بریتیە لە هەوکردن بەهۆی بەکتریاوە لە کەسێکدا کە گیرانی بۆری زراوی هەبوو بێ پێشتر. بۆچی گرنگە ئەم حاڵەتە دەستنیشان کرێ؟ چونکە پێشتر بەبێ بوونی هەناوبینی ڕێژەی مردنی لە ماوەی 30 ڕۆژدا لە 100% بووە بە بۆنەی ئەم نەخۆشیەوە، بەڵام ئێستا بە بۆنەی ئەو هەناوبینیەوە کەم بۆتەوە بۆ لە سایە 10 بۆ 15. نیشانە سەرەکیەکانی بریتین لە بوونی لەرزوتە، زەردووی لەگەڵ ئازاری بەشی سەرەوەی ڕاستی سک. هۆکارەکانی ئەم حاڵەتە چی؟ هۆکاری سەرەکی بریتین لە بوونی بەرد لە بۆری زراودا، دووەم بریتە لە بوونی تەسکبوونەی بۆری زراو کە بە هەر هۆکارێت بێ، ئایا بە بۆنەی ژێرپەنجەی پەنکریاس یاخود ژێرپەنجەی بۆری زراو، یاخود بە بۆنەی ئیلتیهابی درێژخایانی بۆری زراوە بێت، یاخود بە بوونی کرم لە بۆری زراودا. چارەسەری ئەم حاڵەتە بە شێوەیەکی سەرەکی بریتە لە هەناوبینی بۆری زراو یاخود ERCP کە تێیدا دەچینە بۆری زراوانێ و ئەگەر بەرد بێ بەردەکان دێنینە دەرەوە و بە شێوەیەکی کاتی شەبەکەیەکی لاستیکی دانرێ بۆ نەخۆشەکە تاوەکو زراوەکەی لا دەبات، دوای هەر لە ڕێگەی هەناوبینیەوە ئەو شەبەکەیە لا دەدرێت. لە زۆربەی حاڵەتدا یەکجار هەناوبینی چارەسەری دەکات، بەڵام لە هەندێک حاڵەتە لەوانەیە پێویستکە دووبارە هەناوبینی بۆ بکرێتەوە دوای چەند هەفتەیەک چەند مانگێکی تر کە ئەمەش زۆربەی کات چارەسەری حاڵەتەکە دەکات. سمارت وەرچەرخانە.